بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصل اللهم وبارك على عبدك ورسولك محمد الأمين وعلى آله وصحبه وتابعيه أجمعين. راوخشكاني برس الله يخواتان لي. السلام عليكم ورحمة الله. من دون بن إن شاء الله خير وبركة تاني نابي، خير وبركة برنو طاقتیان ناپڕوکیە کاکە مێرەبان، ئەمان تاقەتە پڕوکیێنن. دەستان خۆش بێ. بابەتی هزری ئیسلامی، بابەتی هزر و هزری ئیسلامی و هزری ئیسلامی هاوچەرخ من پێوەستەکەمەوە بە بابەتێکی ترەوە کە ئامانج لە سەرچاوەکەی ئەن لە ناونیشانەکە کە دیاریان کردووە برایانە تەحقیقەکات. کاڵێن هێزر هەمووتان نەزانن هێزر لە دەستەواژەیەکە کە بە کوردی بەکاریە مەبەز لێی فکرە. کاڵێن فکر یعنی جۆری بیرکردنەوە، جۆری دیدگا دیاریکردن، جۆری تێڕوانین بۆ گردون، بۆ مرۆڤ، بۆ بوونەوەر، بۆ جیهانی پشتەوەی طبیعەت، جیهانی غەیب. قورآنی پیرۆز باز لە دوو جیهانەکە، جیهانی شەهادە، جیهانی غەیب، عالم الغەیبی والشەهادە. تێڕوانینی مرۆڤ بۆ ئەو دوو جیهانە، تێڕوانینی بۆ خۆی، تێڕوانینی بۆ گردون، بیرکردنەوەی لە چۆنیەتی بەڕێکردنی ژیانی، چۆنیەتی ڕێباز هەڵبژاردن، چ ڕێچکە و ڕێبازێک هەڵەبژێرە، ئەمانە هەموویە چنە خانەی فکر. ئیتر هەیە لە قوتابخانەی عەبەسی وجودیەکانە فکری ئەوەیە کە گردون بێ خاوەنە، خۆی هاتووە بە سودفە یا بە هەر شێوازێکی تر. تەمان ئەنواعی قوتابخانە هەن. قوتابخانە هەیە ئەڵێ گردون ئەم بریتێ لەم بەشە مادیەی، تەنها عالەمی شەهادە هەیە، جیهانێکی تر بە ناوی غەیب وجودی نییە. خوا و فریشتە و قیامەت و جنۆکە و تەنانەت ڕۆحیش تەویلی مادی بۆەکەن. ئەوانە مادیەکانن، ئێمە ئیشمان بەوانە نییە. ئەنواعی مەدارسی تریژەن کە نیۆ ناچەڵن، بەشێک لە ئاینیان وەرگرتووە، بەشێکیان وەرنەگرتووە. بۆ نمونە بازێک لە فەیلسوفەکان هەڵەن خوا هەیە، شتێک هەیە ناوی ئەڵڵایە، خوایە، خالقە، گردونی دروست کردووە، بەڵام دەستی شتووە لە گردون، دروستی کردووە و وێڵی کردووە، وازی لێ هێناوە. ئەوش قوتابخانەیەکی فکریە، فەلسەفیە. قوتابخانەی تر هەیە ئەڵێ نا، خوا گردونی دروست کرد، ڕاستە، بەس وێڵی نەکرد، ئیهمالی نەکرد. مرۆڤ کە دروستکراوی دەستی خۆی بوو، ئینقلابی کرد بەسەریا، گردونی لە چنگی خوا داڕنی خۆی بوو بە خاوەنی گردون، خۆی بوو بە جێگرەوەی ئافەریدگار، یعنی خوای خاوەنی دروستکردن، خاوەنی بڵێن خەلق، خالق. ئەمان هەمووی مەدارسن بەڕێزان. لە ناو ئەمانە مەدرسەی ئاینی هەیە، مەدرسەی ئاینی کە ئەڵێن ئاینی مەبەسمان ئەو ئیسلامەیە کە لە ئیبراهیم و نوح و هود و پێغەمبەرانی گەورەوە هاتووە تا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، کە پێیان وایە جیهانێکەیە ئەم بەشە مادیەتی کە ئەمە تەجەلی زاتی ئیلاهیە، بەشێکە لە دروستکراوانی خوای گەورە، و جیهانێکی زۆر فراوانتر لەمە و قوڵتر لەمە و دوورمەوداتر لەمە هەیە کە جیهانی غەیبە، بە هەموو تەفاسیلی غەیبەوە، ناوەکانی خوا، سفاتی خوا، ذاتی خوا خۆی سوبحانەهو وتەعالا، دوای ئەوە فریشتەکان، دوای ئەوە جنۆکە، دوای ئەوە جیهانی قیامەت بە هەموو تەفاسیلی، دۆزەخ و بەهەشت و بەرزەخ و ڕۆح بۆ کوێ ئەچێ و چی لێیە، ئەوەی کە دیار نییە لە ئێمە. بۆیە خوای گەورە سفەتێک لە سفەتە گەورەکانی ئەڵێ عالیم الغەیبی وەشەهادە، چونکە ئێمە بڕوامانەوەی دوو جیهان هەیە. بە وەکۆڵە تاکلایتانە سەیری گردون ناکەین، هەر ماددە بێ، بەڵکو ماددە هەیە، ڕۆحیش هەیە. و ئەمە لە گردونە ئاسەوارەکانیشی دیارە، وەکو ڕۆح چۆن
لە جەستە بەرجەستە ئەبێ جوڵەی ڕۆح لە جوڵەی ئەندامەکانە پێزانرێ. جیهانی غەیبیش ئاسەوارەکانی لە جیهانی شەهادا دیارە. ئەمە باسی فکرە. چۆن بیر بکەینەوە لەم گردونە، چۆن بیر بکەینەوە لە مرۆڤ، ئەرکی مرۆڤ چییە لەم گردونە و ئەم گردونە چۆن هاتووە و بەرەو کوێ ئەچێ، ئامانج لە دروستبوونی گردون چییە، بوونەوەر هەمووی کە ئەڵێن گردونیانی هەموو بوونەوەر بە مرۆڤ و ئاسمانەکان و زەوی و دەریاکان و زەریاکان و ژێر زەریاکان و ژێر کێوەکان و ئەوەی ئەیبینین و ئەوەی نایبینین. ئامانج لێی چییە؟ و ئامانج لە مرۆڤە چییە لە ناو ئەم گیاندارانە جیا کراوەتەوە بە هەندێک تایبەتمەندی و ئەم مرۆڤە بەرەو کوێ ئەچێ، ئەم گردونە بەرەو کوێ ئەچێ، کۆتایەکەی بەچی تەواو بێ. وەڵامدانەوەی ئەم مەجموعە پرسیارە ئەبێتە فکر کە ئەڵێن هەزر یا فکر، ئەوە فکرە. کە جیامان کرد وتمان فکری مادی هەیە کەواتە فکری ئیسلامیش هەیە. بۆیە کە نیسبەتمان داوەتە لای ئیسلامی، یعنی ئەو بیرکردنەوەی کە لە سەرچاوەی وەحیەوە سەرچاواگرێ، لە وەحیەکانەوە پەیامە خواییەکانەوە سەرچاواگرێ، ئەبێتە پەیامی ئیسلامی یا عەفوەن هزری ئیسلامی. دوایی نازناوێترمان خستۆتە پاڵی ئەڵێن هزری ئیسلامی هاوچەرخ. لە ڕاستیە لە چوارچێوە گشتەکەیە ئێمە هزری ئیسلامی کۆنونوێمان نییە، هزری ئیسلامی هاوچەرخ و هزری ئیسلامی دێرینمان نییە. لە چوارچێوە گشتیەکەیە وتم لە ئەندێ وردەکاری و تەفسیلاتە ئەکرێ بڵێن هزری ئیسلامی هاوچەرخ. مەسەڵەن جۆری بیرکردنەوە لە ذاتی خوا، لە صفات و ئەسمائی حوسنای خوا، لە گردون، لە هاتنی گردون، لە هاتنی مرۆڤ، لە چارەنووسی مرۆڤ، لە چارەنووسی گردون، ئەمانە چنە هزری ئیسلامی کۆنووی نییە. ئیتر 1000 ساڵ لەمەوە پێش، 1000 ساڵ لەمەوە دووە، لە زمانی نوحەوە تا ئێستا تا داهاتوو هەر بە یەک جۆر بیرکردنەوەیە کە ئەڵێن مرۆڤ خوا دروستی کردووە، گردون خوا دروستی کردووە، ئەرکێکی بە مرۆڤ سپاردووە و ئەم گردونە بەرەو کۆتایی ئەڕوات. جیهانێکی تر دێ پێڵن جیهانی ڕۆژی دوایی ڕستاخێز قیامەت، دۆزەخەیە، بەهەشتەیە، پرسینەوەیە تا ئەم وەڵامی ئەم پرسیارە کۆن و نوێی نییە، وانە لە نوح و ئیبراهیمەوە هاتووە تا ئێستاوە هەروای ژەبێ. بەڵام هەندێک وردەکاری دێت لە ئەحکامە، لە قیەم و بەهاکانە، یان لە بابەتە ئەوەیە چێتە خانەی معاملات و چونکە ئێمە عەقایدمانەیە، معاملاتمانەیە لە دەستەواژەی فقهی ئیسلامیە، ئەگرێ لەوانە بەعزێک شتی نوێ هەبێ. مەسەڵەن دیدی ئیسلامی هاوچەرخ بۆ دەسەڵات چییە؟ مەسەڵەن بۆ معارەزە بوون و ئۆپۆزیسیۆن بوون چییە؟ سیستمی حکمی ئیسلامی لە سەدەی 21 چۆنە، لە سەدەی 10 چۆن بوو، لە سەدەی 20 چۆن بوو. ئەمە ئەکرێ وردەکاری کاڵێن فکری ئیسلامی هاوچەرخ یا هیزری ئیسلامی هاوچەرخ یەکسەر زێنتان بۆ ئەو شتانە بچێ کە لە سەوابت نین، لە چەسپاوەکان نین، لە بابەتە نەگۆڕەکان گۆڕاوەکانن یا قابلی گۆڕانن. ئەمە گرنگە ئەو وێستگەیە بزانین کە لەکوێ هزری ئیسلامی ئەبێتە هاوچەرخ و لەکوێ ئەبێتە هزری ئیسلامی دائم، یعنی سابت. مەسائلی عەقیدە و ئەحکامە ئەساسیەکان بەها ئەساسیەکان، چونکە ئاین ئەو سێ بەشەیە، بەشێکی عەقیدەیە، بیر و بۆچوونە، تەسەوراتە، جیهانبینیە، بەشێکی ئەحکامە، چی بکەم و چی نەکەم، ئەوامر و منهیات، ئەوەی فەرمانی پێکراوە بکرێ، ئەوەی قەدەغە کراوە بکرێ. ئەمە بەشی دووەمە. بەشی سێهەمی قیەمە، بەها باڵەکانە، ئەخلاقە، ڕەوشتە، ڕازگۆیی باشە، درۆ خراپە، خیانەت خراپە، مەسەڵەن ئەمانەت باشە، و شتانەی کە پیان ئەڵێن قیەم و بەهاکان. لەبەرەوە ئەو سێ بەشە ئەساسیاتەکەی فکری ئیسلامی سابتە، ناگۆڕێ. بەشی یەکەم و دووەمی هەر گۆڕینی بەسەرە نایەت، بەشی ئەحکام و بەشی عەقیدە. بەڵام بەشی قیەم و بەهاکان کاچینە وردەکاری، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە سیستمی معاملات و ئەوانە وایە، حکم و دەسەڵاتە وایە، ئەکرێ وردە گۆڕانکاری بەسەرا بێت.
لەبەرەوە بەشی دووهەم و سێهەم کولیاتی هەیە و جزئیاتی هەیە، جزئیاتەکان قابلی گۆڕانکاری. بەس بەشی یەکەم کە عەقیدە و جیهانبینی و تەسەوراتی ئیسلامیە هیچ گۆڕانکاریێکی بەسەرا نایەت، شتێکمان نییە بە ناوی فکری ئیسلامی هاوچەرخ لە عەقیدە، شتی وامان نییە. بەزەکرێ بڵێن فکری ئیسلامی هاوچەرخ لە سیستمی ئیسلامی، لە دەسەڵات، لە حکم، لە سیاست، لە هونەر، لەو شتانە مەفهومەوە بزانم. ئێمە لێرەوە کەواتە ئەمە پێناسێکی کورتە بۆ هزر و هزری ئیسلامی و هزری ئیسلامی هاوچەرخ. ترەوەنە شتێکی قوڵ نییە وا بزانن فەلسەفەیە لە پشتێتی، هەر بەو سادەیە ئەچینەوە سەر محوەری دووەم کە باسی ئەو ئامانجداری و پەیامداریە کە ئاماژەمان پێکرد مرۆڤی بڕوادار جیا کاتەوە لە مرۆڤی بێباوەڕ یان مرۆڤی باوەڕ لەق، باوەڕ لاواز، جیاوازی بینی مسلمانێکی ملتەزم لەگەڵ کەسێکی نامسلمانی ناملتەزم یان مسلمانی تێنەگەیشت و ئەکرێ مسلمان بێ بە تەسکەرەوە هەویە و شناس، بەڵام تێنەگەیشت بێ ئەم بابەتەی بۆ باس نەکرا بێ، جیاوازیەکەی چییە؟ ئەمە لە هزرەوە سەرچاواکرێ، لە جۆری بیرکردنەوەیەوە سەرچاواگرێ. مرۆڤی باوەڕدار یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە کەسێکی ئامانجدارە. یعنی بۆچی ئامانجدارە؟ چه ئامانجێکی ئەو ئامانجەیە خوا بۆی دیاری کردووە وا بیرەکاتەوە گردوون بە ئامانجێک دروست کراوە. ئێمە ئەمە لەکوێ هێنین ئەم بابەتە ئەم بەحسە؟ لە قورئانی پیرۆزەوە هێنین و لە ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ فەرموودەکانی و هەڵسوکەوتی خۆی ئەو شتانەی ئیقراری کردوون کە ئەو سێ جۆرە ئەبنە سنەت: قەول و فعل و تەقریر، گوتارەکانی کردارەکانی ئەو شتانەی پەسەندی کردوون. ئەکرێ شتێک خۆی نەیفەرموو بێ یان نەیکرد بێت، بەڵام کەسێک کردوێتی لە بەرچاوی ئەمدانی پیاناوە ئیقراری کردووە، ئەوەی ژەبێتە سنەت. سەرچاوەی هزری ئیسلامی ئەوەیە، قورئانە، سنەتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ. لە قورئانە کە سەیرەکەی لە مەسەلەی ئامانجداریە زۆر بە ڕۆشنی پێمانەڵێ گردوون بە ئامانجێک دروست کراوە، مرۆڤیش بە ئامانجێک دروست کراوە. بۆ گردوونە فەرمێ: وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا. ئاسمان و زەوی و نێوانیانمان بە پوچی و پوچگەرایی دروست نەکردووە، بە باتڵ دروست نەکردووە. ذلك ظن الذين كفروا. ئەفەرمێ ئەمە گومانی ئەوانەیە کە بێباوەڕن، بێباوەڕانن و ئازانن ئەم گردوونە لە گۆترە هاتووە، ئەم گردوونە لە تەقینەوەیەکەوە دروست بووە بە بێ هەدەف. ئەم هەموو نەزمە، ئەم هەموو ڕێکوپێکی، ئەم هەموو دقت و جوانکاریە، ئەم هەموو مەظاهری ڕەحمەتە، ئەم هەموو نیعەمە، وەڵا هەمووی لە سوتفەوە دروست بوو کەەوە تەبعاً باوی نەماوە. ڕەنگە لە هەموو ئەوروپا و دنیای مۆدێرنە بە خەڵکە مولحیدەکەشەوە باوەڕی نەماوە بە بیرۆکەی سوتفە یان ڕێکەوت، ئەوەی کە پیانەوت ڕێکەوت لە گردوونەوە. دوو تەختە بە یەکا نانووسێن بەبێ بزمارێک یا بەبێ وەستایەک یا بەبێ تارتاشێک. چۆن ئەم گردوونە بەم هەموو نەزم و ئینتیزامەوە ڕێککەوت بە ڕێکەوت؟ یا فەرمێ: وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين. ئاسمانان و زەویمان بۆ گاڵتەوکە بوویاری دروست نەکردووە. طبعاً خۆی قورئان جوابەتەوە ئەی چییە؟ لە سوورەتی ئاەتێکی ترا لە سوورەتێکی ترا فەرمێ: وما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق وأجل مسمى. لە پێشان نەفی شتە سەلبیەکانەکە، دوایی حاڵەتەکە باسەکە. دەفەرمێ ئاسمانان و زەویمان بە حەق نەبێ دروست نەکردووە، بە مەبەستێکی ڕاستەقینە دروستمان کردووە و بۆ کاتێکی دیاری کراویش. و ئەجەل مسەمە، ئەم سەرەتاکەی دیاری کراوە، ئەم کۆتاییەکەی دیاری کراوە. ئەمە بە نیسبەت گردوونەوە، ئەم گردوونە بە ئامانجێک دروست کراوە کە دوایی لە ئەرکی مرۆڤ دەرەکەوێ ئامانجەکە چی. بە نیسبەت مرۆڤیشەوە فەرمێ:
أيحسب الآية كان مكانمية بوتان أيحسب الإنسان أن يترك السدى آية مروف وازانري هرواوي الله كري لينا برسريتوا إهمال كري يا فرمي أفحسبتم أنما خلقناكم عبثا إيوا واقومانا بنكا لقوترو هروابا بأمانجك دروس كراون بعبسي دروس كراون طبعا هم عبسي قرآن باسيكا عبس يعني اشتي بروبوج يعني اشتي بروبوج ويامرم مدرسيكي فلسفي هي بيلن بوجقرائي عبسي بوجقرائي يعني اشتيك هیچ مەبەستێک ئامانجێک حکمتێک لە پشتیەوە نەبێ قوتابخانەی پوچگەرایی هەیە ئەمڕۆ لە بەشێک لە خەڵکی ئەوروپا گیرۆدەی ئەو مەدرسەیەن مەدرسەی کاڵێن پوچگەرایت نایە پرسی ئەساس و بنیانی چییە و چۆن بیرکردنەوەی چۆنە و هەموو شت بە پوچ دەزانن هەموو شت بەبێ حکمە دەزانن هەموو شت بەبێ ئامان دەزانن ئەمە دوو ئاەت یەکەمە فەرمێ وازانن ئێوە هەروە ئەهمال کراون وازانن ئێوە بێ ئامانج دروست کراون و بە عەبەس و پڕۆپوچی دروست کراون لە ئاەتێکی ترا فەرمێ سەخەرە لەکم ما فی السەماوات والأرض کەواتە ئەم گەردوونەی وتمان بە حکمەتێ دروست کراوە ئیلا بالحەق وأجل مسمى کراوە بە ئامرازێک بەدەستی مرۆڤەوە سەخەرە لەکم واضحە ئاسمانان و زەویش ئەو برایانەی دواوە یا زۆر یەواش قسە بکەن یان گوێ بگرن بێ زەحمەت بە تەشویش دروست نەبێ بۆ جەماعەت سخر لكم ما في السماوات والأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة زور مهم أم آياتك سورة لقمان فرمي أسمانان وزوي بو مروف يا إما جو أجرين يا أيوة جو أجرين جا أجر قصيك تانا بو إما جو أجرين تا أيوة اللي بنوه ببورن وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة أفرمي أسمانان وزوي من مسخر كردو بو إيوة يعني ميسر من كردو لكردواري جلن ميسر كراوة يعني آسان دستاني قاتي آسان توانن بو يبشن جای سەباسی ئێوەژەکەین کە ئاسمانان چۆن مسەخەر کراون تۆ ئەڵی زەوی دیارە ئەرزایی کێڵین و بنی دەریایە ئەڕۆین و کێوە هەڵی ئەکەنین و معدەن و کان و کانزایە دەریێنین و ئەیکوا ئاسمانان ئەوەش باسێکە و نعمەتە ظاهری و باتنیەکانمان بۆ ئێوە فەراهەم کردووە ئەسڵ دایپۆشیونە فەرمێ ینی ئەمەنە نعمەکان زۆرن ئێوە بوون بە ژێر نعمەتەوە جا ئێوە اختصاساتی جۆرا و جۆرتانتیایە لە فیزیا لە کیمیا لە هەموو بوارە بایۆلۆژیەکان سایکۆلۆژیەکان یعنی ئینسان زانی کە هەر لە هەناسەدانی و هەناسە هێنانەوەی و هەناسە دەرکردنیەوە تا ئاگاتە سەر هەموو جوڵەی جومگەکانی تا ئاگاتە سەر کۆ ئەندامەکانی جەستەی هەموو جۆرە کۆ ئەندامەکان ئەزانین لە چ نعمەتێکە ئاژین بێجگە لە نعمەتەکانی تر کە دیار نین لێمان قورئانە فەرمێ بۆ ئێوە مسەخەر کراوە كاتي خوي قرآن بيش 14 سەدەکە هاتووە فەرمێ بە گرۆی جن و ئینس يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان أي گرۆی مرۆڤەکان و جنۆکان ئەگەر ئەتوانن ئاسمانەکان هەرێمەکانی ئاسمانەکان بپشکنن بیپشکنن فەنفوزوو ینی بڕۆن نفوزی تێکەن بەڵام ئەوە بزانن لا تەنفوزونە ئیلا بسوڵتان سوڵتان لە ئیسڵاحی قورئانیە ینی عیلمێک کە بەرامبەرەکە بێنێ بە چۆکە عیلمێک کە ئیتر ئەو پەڕی عیلم بێ کەواتە بە ئومنی و ئاوات و دوعاکردن ئەمانە نابێ ئەبێ هەوڵ بدرێ ئەگەر ئەتەوێ ئاسمانەکان بپشکنی هەوڵ بدەن سوڵتان بەکاربێنن بچن خۆگەر مستەحیل وای فەرموو بیری لێ مەکەنەوە ئیشی ئێوە نییە نەخێر ئەمە فەرمێ فەنفوزوو ئەمرەکە ئاستان فەرمانەکە بچن کەواتە پێش 14 سەدە باسی پشکنینی ئاسمانەکان کراوە
تا 1960ەکانیش یابیری لێ نەکرابووە یان مرۆڤایەتی بە شتێ نەگەیشت بەداخەوە نە لە بەرەی ئیسلامی نە لە خەڵکی تر کە بیر لەوە بکاتەوە. کەواتە خاڵی دووەم ئەمەیە لە باسی فەلسەفەی خەڵق و مرۆڤ. یەکەم گردون بە ئامانجە دروستکراوە، دووەم گردون بۆ مرۆڤ مەیسەر کراوە. بۆچی؟ ئەفەرمێ بۆ ئەوەی ئاوەدانی بکەنەوە. مادە خامەکانی ئەم گردونە خراوەتە بەردەستان نعامەکان. ئەنشەئەکم فی الأرض واستعمرەکم فیها. ئێوەی لە زەویە هێناوەتە بوون و داوای ئاوەدانکردنەوەی لێکردون. ئیستعمەرە لە عەرەبیە بابی ئیستفعال، ئەوانەتان عەرەبی بزانن، یعنی تەڵەبی تیا، یعنی طەلەبە منکم عیمرانەها، داوای ئاوەدانکردنەوەی زەویتان لێکراوە. طبعا لێرە پرسیارێکی تەقلیدی دروستە بێ، یا خوایە ئەم کەینوبەینە چی بوو، بۆ گردونە دروست کرد، بۆ منە کرد بە وەکیل، بۆ منە کرد بە خەلیفەی خۆت، بۆ من بیکەم. عادەتەن پرسیار لە قاعدەیەکی تایبەتیە ئەکرێ تا ئەوێ ئەم پرسیارانە جایزن کە ئیش بۆ خۆت ڕوون کاتێ. مەسەڵەن ئەڵێ خوایە من ئەزانم تۆ منت دروست کردە، بۆچی دروستت کردوم؟ ئەوە جواب ئەو پرسیارە منطقیە. بەڵام بەعزێ پرسیارێ ئیشی خوایە، بینایی هیچی لەسەر ناکرێ وەڵامەکەیت دەستکەوێ. مەسەڵەن خوایە چۆن لە عەدەم و نەبوون گردونت هێنایە بوون؟ خوا توانێت جوابت باتەوە. ئەیشی توانی قورئان سوورەتێ دابەزێنە تایبەت بێ بە جوابی ئەم پرسیارە. بەڵام عەقڵی ئێمە ئیستیعابی ناکات، چونکە لە دەرەوەی توانای هەرسی ئێمە و تێگەیشتنی ئێمەیە. من هەمیشە نمونەیەکی ێنمەوە بۆ ئەم بابەتانە بە مەسەڵەن تۆ لە دەشتێکای لاپتۆپێکت پێ، کۆمپیوتەرێکت پێیە، کاکێ خاڵەیەکی جووتیاری بە تەمەنیەت بە حیاتی کۆمپیوتەری نەدیوە، پێش 50 ساڵ بێنە بەرچاوت، ئەڵێ ئەرێوە کاکە چی ئەو کوتە ئاسنە بەدەستەوە؟ ئەو ئاڵێ هەر ئاسنی دیوە. تۆش دەزەکەی بە فەلسەفە لیان وڵا قوربان ئەمە شتێکە پێڵێن لاپتۆپ، ئەمە ترانستەری تایە، ئەمە وایفای تایە، ئەمە نازام چی تایە. و کابراشت ئەڵێوە تۆ چیڵی؟ ئەڵێ ئەو کوتە ئاسنە چێ بەدە تێ ناگات، چونکە جواب کەواتە جواب حازرە لای تۆ، تەشبیهات نەبێت تەوان وەللای المەثەل الأعلى. جواب ئامادەیە بەڵام بەرامبەرەکە تێ ناگا. جوابی ئەم پرسیارە بۆ خوا زۆر ئاسانە. خوایە چۆن لە نەبوو شتێ نایە بوون، چۆن ئێمە دروست کرد، بۆ ئێمە دروست کرد، بۆ کوێمانە بیتەوە، چیمان لێ ئەەکەی، ئەم تاوتوێ چی بوو کردت، خۆت باشتە دروست کرد، خۆت دۆزەخ دروست کرد، ئێمە ئەبێ بۆ یەکێ لەم دوانە نازام چی. بازێ پرسیارە کرێ، بازێکیان منطقی وەجیهن، مەسەڵەن بۆ منت دروست کردو، ئەڵێ خۆ بێ ڕێگەی خۆم بزانم. ئەفەرمێ تۆم بە عەبەس دروست نەکردەوە، تۆم بە باتڵ دروست نەکردەوە، بە لاعیب نین، ئێمە یاری ناکەین، ئێمە جددین، ئێمە بە حەقێ ناومانە. تۆ بۆ عوبودیەت خەلق بووی. طبعا خوشکێک ئاەتی وما خلقت الجن والإنس إلا ليعبدوني خوێندەوە، ویستم بیخەمە ئاخر لەبەرەوەی معادلەکە وای لێت کە ئینسان زەوی ئاوەدان کردەوە، یعنی عوبودیەتی خوای کردووە. لە زمانی عوبودیەت تێناگەین تا باز لەوە نەکەین کە عوبودیەت یعنی چی، ئەسڵەن بەندایەتی خوا یعنی چی، چونکە ئەمە وەڵام نییە بە تەنیا. مرۆڤم بۆ ئەوە دروست کرد عیبادەتی من بکە، یەک دنیا پرسیار دروستە بێ، مانای عیبادەت چیە، چەمکی عیبادەت چی و چی ئەگرێتەوە بە شەکەی خۆمان وەکو مرۆڤ. ئێمە کارمان بە جنەوە نییە، باسی خۆمانەکەین. لەبەرەوە ئێمە لێرەوە تێئەگەین کە گردون بە ئامانجە دروست کراوە، مرۆڤیش بە ئامانجێک دروست کراوە. ئامانجەکەش محەدەدە و دیارە کە بریتیە لە تەسکیەکردنی خۆی بۆ ئەوەی پێ بگا زەوی ئاوەدان بکاتەوە. تەسکیەکردن یعنی چی؟ یعنی گەشەدان بە لێهاتنەکانی دەرونی خۆی. ئەمە حەزەکەم هەڵوێستەیەکی لەسەر بکەین، چونکە لای زۆر کەس لە مسلمانان ئەم چەمکە شێوێنراوە، چەمکی تەزکیە بە مانای سەرکوێرکردنەوەی دەروون هاتووە. زۆر جار ئەڵێنەوە پیاوە زۆر تەزکیەی خۆیەکات، چیەکە؟ وەڵا زۆر تینوێ بێت لە ڕەمەزانە بەبەر خۆرەوە بۆی خێری زیاتری بگا و بەلەتە خورمایەک
ڕۆژ و ئەشکێنێ و ڕۆژ و ئەکاتەوە و مەسەلەن یاک تا ئەگاتە ئەوێ کە وەڵا ژن و ژنخوازی ناکا و هاوسەرگیری ناکا و شەو ناخەوێر عیبادەتەکە و بە ڕۆژوو و بە شەو قائم سەلات دائم السەلاتە و بازێ لەم چەمکانە کەوتونەتە ناو فکری ئیسلامی. مع العلم تەزکیە یعنی گەشە پێدان، تەزکیە مقابلی تەدسیەیە لە قورئانە لەو ئایەتەکە فەرمێ ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. دسا يدسي تدسية عربي مقابل زكى يزكي تزكية. تزكية يعني كشيء في نباتك عربي زكى النبت يعني الروككا كشيء كرت كابيت التزكية بابي تفعيله يعني زور باش كشيء كرت يا على زكى زكاء كيف زكى شدية خيت السركافة أبيتا فعلي متعدي يعني تو شتيك كشبيدا زكى نفسه قد أفلح من زكاها أو هاي بو درونا قريته بو نفسه قريته براسي سرفرازة هركز قشيدا بدروني خوي چونك خوي قورا كمروفي دروس كردوا مجموعة خصائص وتايبت مندي تيا دروس كردوا أم خصائص وتايبت مندي أنا أبي قشيان بي بدري يعني همو كز رجيق لأزايتي لسماحات لشجاعات لسخاوة لتشوزانم صفات باشا كاني تيايا أمو كستيايتي بالرجيكي دياري كراو وەکو چۆن دارگوێزێک لە دنکە گوێزێکە دنکەی گوێز بێن نەبەر چاوتان خەسائیسی داری گوێزێکی تایە بە ساقەکەیەوە بە ڕەنگە سەوزەکەیەوە بە شیرینی کاکڵەکەیەوە بە تاڵی توێک لە سەوزەکەیەوە بە قەو باڵاکەیەوە بە هەموو شتێەوە لە دارگوێزێک لە دنکە گوێزێکە تایبەتمەندی گوێزێکەیە بۆیە بێ بە گوێز تۆ بە گەشە پێدان بە ئاودان و ئافاتی لێلابی دوو پرۆسە ئەکرێ بۆ گەشە پێدان یەکێک ئافاتی لێلادەی یەکێک زەمینەی بۆ خۆش ئەەکەی لە ئاو لە وزە و لە کودی کیمیایی و لە مەسەڵەن سێبەر بۆ کاتی زەرورەت هەتاو بۆ کاتی زەرورەت تا ئاخر دەرونی مرۆڤی شەروایە گەشە ئەکات بە بەعزێ شت ئەپوکێتەوە بە بەعزێ شت بەداخەوە لە هەندێک قۆناغی تاریخی ئیسلامیە ئەم گەشە پێدانە مەفهومێکی عەکسی وەرگرت هەرکەس زۆر خۆی سەرکۆنە بکا و جلی چڵکن لەبەر بکا و سەر و قژی پاک نەبێ و ڕیش و سەر و سەکوتی تێکەڵ ببێ و خۆی پاک نەکاتەوە و نانی خۆش نەخوا و نانی چەور نەخوا ئەمە بە مەفهومی تەزکیە وای لێ هاتبوو لە کاردانەوەی بەعزێک زیادەڕەوی لە خەلیفەکانی سەردەمی عەباسیەکانە مەفهومێکی پەرچەکردارێکی خراپی وەرگرت ئەوە بۆ بابەتێکی قوڵە سەری ئەوەی پێوە نێشێنم بەڵام بۆی بزانن هەر لە سەردەمی پێغەمبەری خوایشە درودی خوای لەسەر بێ ئەمە هەبووە جارێکیان سێ کەس هاتنە خزمەتی خێزانەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ وتیان پێغەمبەری خوا شەو چۆن ئەباتە سەر طبعا پێغەمبەری خوش خۆ ئینسانەوە کۆم ئینسانەکانی تر شتی تایبەتی خۆی هەیە شەو خصوصیەتی خۆی هەیە کەس باسی شەوی خۆی ناکا بۆ کەس ئەوان وایان زانی باسی عیبادەت بەس ئەپرسن دیار بۆ ئەوانە یانویست بزانن ئەم پێغەمبەرە چ جۆرە مرۆڤێکە لە هەموو شتێکی پێغەمبەریانە پرسی خێزانەکانیش تەوان شەرمەکەن خۆ خصوصیاتی بینی خۆیان و پێغەمبەر باز ناکەن هەر باسی نوێژەکان و زیکر و عیبادەتەکان و قورئان خوێندنەوە ئەو شتانەی کرد ئەوانەیان بۆ کرد تیان پێغەمبەری خوا وەڵا یانزەرکان نوێژەکە و ئاوا ئەوەستێ و جاری وایە ئەوەنە لە سوشدا ئەمێنێتەوە وا ئەزانین وەفاتی کردو دەزەدەین لە قاچی بزانین سارد نەبووتەوە جاری وایە ئەوەندە ئەوەستێ ئێمە سڕە بین جاری ئیتر ئەم شتانەیان بازە کرد ئەگە ناخۆ پێغەمبەری خوا شتی تریشی بۆ وەکو هەر پیاوێک و هەر خێزانێک عائیلە تەبیعەتەن خصوصیاتی هەیە ئەمەیان بیست سیانەکەیکی کەمتی وەڵا من قەت ژن نایەنم ئەو حاڵی پێغەمبەری خوا بێ ئێمە چۆن شتی وا بکەین یەکێکیان وتی منیش
هیچ شەوێک ناخەوم هەر عیبادەت دەکەم. یەکێکیشیان وتی منیش هەمیشە بە ڕۆژەوە بم. ئەمە سێ شتە لەگەڵ تەسەوری ئیسلامی ناخوا، هێشتا پێغەمبەری خوش لە ژیانایە. دەنگ و باسەکە بڵاو بووە لەناو مەدینە، پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئادەی ئەو خەڵکە کۆکەنەوە. خەڵکەکەیان کۆ کردەوە لە مزگەوت، فەرمووی ئەرێ چییە دەنگ و باسێکی وایە یەکێ نوێژ هەر نوێژەکاوێکی هەر ڕۆژوە ئەگرێوێکی هەر ژن نایەنێ. فەرمووی ئەمما ئەنا، ئەگەر چاو لە من ئەکەن، فەرمووی ئەمما ئەنا فەئەنام وەئەرقد، ئەیش خەوم و هەڵیژەسم، یعنی هەم شەو نوێژەکەم عیبادەتی شەوەکەم، ئەیش خەوم وەئەسوم وەئەفطر، ڕۆژوویش ئەگرم و جارجاریش نایگرم، وەئەتەزەوەج النساء، هاوسەرداریش ئەکەم، هاوسەر خۆیانە بێ بزانن هاوسەری هەیە. فمن رغب عن سنتي فليس مني. ئەمە ڕەویە و ڕێباز و ڕێچکەی منە، هەر کەس شوێن کەوتە ئەم ڕێبازە نەبێ لە من نییە. یعنی تا ئەو حەدە وەکو بڵێ هێشتا من لە خۆم ژیانام ئەمە چییە خەریکە شتەکان تێگەدا، بۆ هاوسەنگی تێگەدا. کەواتە تەسکیەی نەفس بریتی نییە لە تەرکی ئەم شتانە، تەرکی خواردن و تەرکی قورئان ئەسەن هەڕەشە ئەکا قل من حرم زینة الله، ئەوە کێوەنە بە جورئەتە زینەتی خوا و طەیباتی خوا حرامەکە، هەڕەشە ئەکا لەو کەسانەی کە جوانیەکان حرامەکەن، پاکیەکان حرامەکەن، طەیبات حرامەکەن، گۆشت مەخۆ و چەوری مەخۆ و نازام چی مەخۆ بە ناوی تەسکیەوە. بابەتێکی جایە، بەس حەزم کردم قەدەریتان بۆ باسکەم، ئیتر لێرەوە تێگەن لە کلیلەکە تێگەن کە تەسکیە بە معنای گەشەپێدانی دەروونە، نەک کوێرکردنەوەی دەروون. بەڵگەمان چێ؟ بەڵگەمان معنای کەلیمەکەیە کە عەرەبیە، دووەمیش بەشە دووەمەکەی ئاەتەکەی کە فەرمێ قەد ئەفلەحە مەن زەکاها وەقەد خابە مەن دەساها. بەڕاستی سەرفەرازە ئەوەی کە گەشەی پێئەدا و خەسارەتمەند و دەستخەڕۆیە ئەو کەسەی کە کوێری ئەکاتەوە. دەساها ینی سەرکوێریەکە، ڕێگەوەی کە ئەکرا ئەوانە کردیان ویستان بیکەن یا خەڵکی تر کردوێتی، ئەوەی کەوتم بە ناوی جارجار عیرفانەوە، بە ناوی بازێک تڕقی سۆفی لە مغالیەکان ئەوانەی کە زیادە ڕەویەکەن، ئەو حاڵەتە توش بوون، بۆیە قورئان تعدیلی ئەکاتەوە، ڕاستیەکاتەوە کە گەشە بە لێهاتنەکانی دەروونتان بن، نەک کوێریان کەنەوە. ئەمە بەڕێزان تا ئێرە لەوە شتێک گەیشتین، مرۆڤ ئەرکێکی هەیە کە بریتیە لە ئاوەدانکردنەوەی زەوی، بە گەشەدان بە لێهاتنەکانی خۆی بۆ ئەوەی بتوانێت کان و کانزاکان دەربێنێ، بۆ ئەوەی بتوانێت نەوت لە ژێر ئەرزا دەربێنێ، غاز دەربێنێ، مروواریەکانی ژێری دەرەوە زەریەکان دەربێنێ، ئاسمانەکان بپشکنێ. ئەمە بە تااقەت و توانە ئەکرێ، ئەمە بە عیلم و سوڵتان ئەکرێ. بۆیە پێویستی بە گەشەپێدانی لایەنەکانی دەروونە. وأما كوي أما أبيت خلافتي خوا إني جاعل في الأرض خليفة، أما معناه كيتي يعني من أجر خليفة من أبوايا خوم زوي ما ودانا كردوه، بلام لبر حكمتك أخويا زاني خويا متعال مروفي كردوه. طبعا مروف نق مروفي مسلمان، مروف برقزي مروف، أوج معلومية كبيزانا مروفي مسلمان جينشيني خوانية، مروف هەرچی بە جێنشێنی خوای گەورەی. ئەوە نیە ئەوروپا سەدقاتی ئێمە لە ئاوەدانکردنەوەی زەوی و لە دەرێنانی کان و کانزاکانە پێشکەوتون، مرۆڤن. باز لەوە نییە ئەمە چاکە خراپە، باسی ئەوە ناکەین، باسی ئەوە ئەکەین کە ئەفەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، من جێنشینێک لە زەویا دروست دائەنێم، نەیفەرمووە ئەم جێنشینە بەس موسڵمانەکانن. ڕەگەزی مرۆڤە بە وەکو ڕەگەز، نەک وەکو تاک و شەریحەی توێژێکی دیاری کراو یا کەسانی سەردەمێکی دیاری کرا. ئێمە خاڵی یەکەم تێگەیشتین کە ئێمە ئامانجدارین. ئەمە ڕوکنی ئەساسی حزبی ئیسلامی ئێمەیە، ئێمە ئامانجدارین. کە چین ئەو تەفسیلەیە، گردون بە بێودە دروست نەکراوە، مرۆڤ بە عەبەس دروست نەکراوە، ئەرکێکی پێسپێراوە، ئەرکەکە دیارە خۆی گەشە بە خۆی ئەدا، زەوی ئاوەدانەکاتەوە، ئەمەژە بێتە عیبادەت،
ومفهومێکی تر ئەبێتە خلافەت کەواتە خلافە مساویە یەکسانە بە عیبادەت عیبادەتیش یەکسانە بە گەشەدان بە لایەتنەکان زائیدەن ئاوەدانکردنەوەی زەوی یعنی معادلەکە وازەحە هاوکێشەکەتان لەبەر چاو ڕوونە لێرە کەواتە تۆ خاڵی دووەم دەست پێەکە کە پەیامداریە ئەوەتە تۆ ئامانجداری ماناوێت پەیامێکت هەیە لەم پەیامداریە دووڕیانێک دروستە بێ لە بینی ئێمە و وجودیەکان یا ئەوەی ناومان نەعەبەسیەکان یان بەدەستەواژە قەدیمیەکەی جاران پیان ئەڵێن لا ئەدریەکان بیستوتانە لا ئەدری کێ لا ئەدری بیستۆ بێ زەحمەت دەست بەرز کاتەوە نەناگەرنەوە بیستۆ قسەی تیامەگەر لا ئەدری فەرقەیەکەن یەک و دوو کەس بیستوێتی سێ کەس خوشکان کەس ئەو چوار بەهەرحاڵ بای ئەوەیە کە قسەیەکی لێ بکەین وادام زۆرینەتانەتان بیستو لا ئەدری مەدرسەیەکی فکریە کاتی خۆی مجموعەیەک پیا بوون وەڵامی ئەم پرسیارانەیان لا نەبوو ئێمە چۆن هاتین و گردون بۆ چی هاتۆ ئەوە بازێ لە خوش قسە ئەکەن دادەگیان قسە مەکەن تکایە گوێ بگرن ئاخر ئەو دوو جملە ڕۆیشت ئیسفادەکە دواییش تێگەچێت تێگەچنەکە ئیسفادە ناکەن داوای لێ بڕ نەکەم خۆشتان ئیسفادە ناکەن دوو کەسیش لەم لە وڵاتان لە بابەتەکە تێناگات دوایی حیفە مەدرسەیەک بوون پێڵێن مەدرسەی لا ئەدری لە فێرقە فکریەکانن ئەڵێ چۆن دروست بوو ئەڵێ نازانم لا ئەدریانی نازانم بە عەرەبی ئەی بۆچی هاتوویتە دنیا نازانم جەماعەتی نازانم من بە کوردیەکەی ئەی بەرەو کوێیەکی نازانم لا ئەدری کێ دروستی کردووی لا ئەدری ئەیچی لا ئەدری ینی نازانم بەڵێ بەڵێ تە شەر نییە لە فەلاسفە یۆنانەوە هاتووە کۆنە ئەمە پێیان ئەڵێن مولحیدە ڕازگۆکان مولحیدن ڕازگۆن بەڵام مولحید فشەکە درۆەکە بەس ئەو ڕازگۆیە ئەڵێ نازانم مولحید ناڵێ نازانم پرسیارێکی لێەکەی فەلسەفەت بۆ باسەکە و لاف و گەزاف لێ یا و قسەی زلەکە بەزەوەڵێ وەڵا کاکە ڕاستی و پاکی نازانم ئەمە دووڕیانێکن جەماعەتی نازانم لە جەماعەتی ئەزانم تێگەیشتوم خەبەرم هەیە شارەزام جێ ئەبێتەوە چۆن هاتی ئێوە بە تەفسیل قورئان بۆی باس کردوین بۆچی هاتی بە تەفسیل باسمان کرد ئێمە چارێکی نیو سەعاتە ئەو قسە ئەکەین بۆچی هات بەرەو کوێچی ئەوەی تر بە تۆل و تەفسیل باس کراوە وڵا شتێکی وایە قیامەتی پێڵێن و دووڕیانێکە و لەوێ دۆزەخەیە و بەهەشتەیە و پرسیینەوەیە و یعنی جەماعەتی ئەهلی ئیمان گرۆی ئەهلی ئیمان زۆر بەرچاوڕوونن بەعکسی خەڵکانێکی ترکە لە ئەدریەکانن لە ئەدریەکان ڕازگۆترین طبقەی ملحیدەکانن ئەوانەی باوەڕیان بەخوا و بە قیامەت و بە هیچ نییە حەچی لێ پرسیڵێ بەخوا کاکە نازانم یعنی لەگەڵ تەختەیەکا فەرقیان نییە بەس تەختەکە زمانی نییە قسە بکە هیچ نین بەڵام خەڵکێکی تر هەیە هەروەکو ئەمانە نازانێ بەڵام ناڵێ نازانم ئازانم چۆن بۆچی هاتووی هیچ وەڵای ئێمە کرمێ بووین و کرمە بوو بە مەیمون و مەیمونە بوو ئەی چۆن ئەوە نەزەریەی داروینیەوانە واڵێن کەم کەم گەشەی کرد مرۆڤ گەشەی کرد ئەم گردونەش حیج نەبوو پارچێکی بچکۆلە بوو تەقینەوەیەکی گەورە دروست بوو وەختی خۆی ئیمامی ئەبوو حەنیفە لە بەغا بووە بەغا دوو بەشە بەشی کەرخ و ڕەسافەی هەیە داوای لێکراوە بێن باسێکی قینی بۆ بکەن باسی ئەم گردونە چۆن دروست بۆ خوا هەیە نییەوەوانە دیارە فێرقە هەبوو نەو کاتەش ئەویش بە عەمدی خۆی دواخات دوایی بە کە شتێکە پەڕێتەوە ئاڵێن هەی لە ئیسلام خۆیەوە ئەڵێن وعدە خلاف نابێ و ئەوە دوا کەوتوی توانە ئەڵێ جات ئاخر سەبرکەن بەشکە عوزرمە بێ ئەڵێن عوزرت چی ئەڵێ زۆر وەسام کەشتی نەبوو دوایی ئەڵێ ئەی چۆن هاتی ئەڵێ وەڵی تر چوزانم بەعزە تەختە هاتن نووسان بە یەکا و تەختەکان کەم بزمارێکات هەمووی پیاچەقی و مێخەکان مەحکەم بوون و سواقی بنەکەیان ناو دەی تی کێ و تی خۆی هەر خۆی
تیان تۆ شێت بووی چۆن شتی وابێ ئێوە بۆ گردونێکی بەم جوانێ بڕوا ناکە بۆ کەشتێکی بەم بەسیتێ بڕوا ناکەن لە خۆیەوە دروست بێ و تەختە و بزمار ڕێکەوێ ئێستا ئەم گردونە جوانە ئەم هەموو نظامە ئەم هەموو دقەت و ڕێک و پێکیە لە کەرکەشان هەیە و لە سێرەگان هەیە و لە زەوی و ئاسمان هەیە بۆ ئەوە چۆن عەقڵتانە ڕۆ هەر بەوە جوابیانەوە و گەڕایەوە جامە بەسمای مولحیدەکان وەختی خۆی دوو بەرە بوون بەرەیەکیان ڕازگۆ بوون و تویانە وەڵی کاکە نازانین و یا گوێیان نەگرتووە زۆر یان مەبەستیان نەبووە بەڵام هەیشیان بووە ئاوا مناقەشەی شتی کردو تەحەدای کردو و لەمای بان کردو و لەماش تاوان جوابی جوان جوانیان ناونێتەوە فەلاسفەی ئیسلام شتی جوانیان هەیە یا ئەهلی فکری ئیسلامی کەواتە ئامانجداری بۆ بڕوادار ئەیخاتە سەر پەیامداری قسەکە ئەمەیە مختصری قسەکە تۆ ئەم پەیامە بگەیەنی بە خۆت اکتیفا ناکەی هەڵی کوڕە خەڵکی ناوەرن دنیایەکی ترەیە تێگەیشتنێکی ترەیە تۆ چۆنە بێن نەزانی فەرموو بزانە ئەمە ئاوایە و ئەگەر ئەزانی و خۆت گێلەکەی یا نازانی و وا ئەزانی نەخێر نایزانی وەرە تێبگە ئەوە جار لە منطقیەکانە ئەو باسە هەیە ئەڵێ هەیە ئەزانێ هەیە نازانێ بەس نازانێ کە نازانێ هەیە نازانێ بەس ئەزانێ کە نازانێ ئەنواعی پۆڵێن کراون ئەوەی پێڵەن خاوەنانی جەهلی مڕەکەب یعنی دوو جار نەفامە جارێک نازانێ جارێک نازانێ کە نازانێ وازانێ ئەزانێ پێ دەفرۆشێ نەزانینت پێ فرۆشێ ئەوە پێڵەن جەهلی مڕەکەب خوا پەنامان بە کە ئەوەی تر بەربادن کەواتە تۆ ئەزانی ئەشزانی بۆ ئەزانی کە فەرقی زۆرە لەگەڵ کەسێ نازانێ و نازانێ بۆ نازانێ جا سەیری ئەم دووبەرەیەکە چەند جیاوازە ئەزانی ئەشزانی چۆن ئەزانی ئەشزانی بۆ ئەزانی ئەشزانی کێ پێوتووی سەرچاوەیەکەوە کە گومان هەڵناگرێ کە سەرچاوی وەحی ئیلاهیە لێرەوە اندفاعێک گەرم و گوڕیەک جوڵەیەک بزاوتنێکی بزاوتنێ لە ناخی مرۆڤ دروستەکە کە ئەم ڕاستیانە بگەیەنێ ئەوەی کە پێڵێن تەبلیغ هدایەت ئێرشاد داعوە گەیاندنی پەیامی تر خۆ بیتە خاوەن پەیام وەکو کابرای تەختە نید وتمان هیچ گوێ نایەتێ نە ئەزانێ و نە مەطلەبێتی بزانێ و نە قەیروسی ئاکات دنیا نازانێ وەکو خۆیەتی بار نەزانێ و پەیامدار وانییە پەیامدار وەکو گەوهەرێ لە دەستیا بێ چۆن خۆیەگرێن نەڵێ بە خەڵکی وەرن خەڵکی نام گەوهرم لە دەستایە ئەم گەوهرم لە مێشکایە لێرەوە بیرۆکەی داعوە بە ڕێزان دروستە بێ داوەتی خەڵک یا هیدایەتدانی خەڵک بۆ چەمکە ئاینیەکان لێرەوە دروستە بێ و هەر پەیامدارێک هەر ئامانجدارێک ببورن هەر ئامانجدارێک پەیامدار نەبێ بەم شێوەیە نەقسە خەلەلە لە شەخسیەتە یا لە پەیامەکە جوان تێنەگەیشتووە لە ئامانجەکە جوان تێنەگەیشتووە یا لە پەیامەکە جوان تێنەگەیشت یان کەسێکی نەشاز و غەریبە پڕ بە مێشکت پرسیار وەڵامی پرسیارە بێ کەچی تااقەت نەبێ بۆ کەسی باسکەی غەریبە یعنی کەسی وە شازە جیاوازە وەکو لە مەجلیسێکابی 20 کەس دانیشتون هەر یەک لە ئاوازێکە خوێنێ هەر یەک جۆرە تەفسیری گردونەکە هەر یەک جۆرە تەفسیری بوونی خۆیەکە لە یەکی ئەپرسن چیمان لێ بەسەری وەڵا نازانم لە یەکی ئەپرسن چیمان بەسەری وەڵا ئەبین بە خۆڵ تیاچین لە یەکێترە پرسن چیمان بەسەری ئەڵێ هەموو ئەبێ بە ڕۆح و ڕۆحەکە چێوە بێ بە تەیرێک و ئەڕوا ئەفرێ هیچی وانە تەبعاان ئەمیش ئەزانێ کە هیچی وانە قسە ناکە غەریب نییە شتیوە یا یەکێتر لەو مەجلیسە بپرسێ ئێوە چۆن هاتین مرۆڤ چۆن هاتە گردون یەکێ بڵێ وەڵاهی بڵێم چی بەخوایکی لە نازانم یەکێ بڵێ وەڵاهی بڵێم چی ئەڵێن کرمێکە بوو کرمەکە کەم گەشەی کردبوو بە مەیمونەکە بوو یەکێتر بڵێ بەخوا هەرێکە قسەیەکە کە هیچی ڕاز نییە ئەمیش ئەزانێ ئەم گردونە چۆن هات ئەم مرۆڤە چۆن هات قسە نەکە ئایا ئەم ئینسانە تەبیعیە ئەمە نەقسێکی گەورەیە کەواتە ئەم
کەسە کە خۆی بە خاوەن پەیامەزانێ خۆی بە ئامانجدارەزانێ خاوەنی پەیام نییە ئامانجەکە نەبووەتە پەیامێک بۆی ئەڵێن پەیامیانی شتێک بگات کەلیمەی پەیام کەلیمەیەکی فارسیە یعنی ڕیسالە ڕسوول خۆی یعنی چی ڕسوول یعنی پەیام هەڵگر پەیام گەیەنەر پێغەمبەر عەلەیه پەیغام بەر پەیغام خۆی ینی پەیام کراوە بە کوردی بۆ بە پەیام معقولە تۆ ئامانجت ڕوون بێ بەڵام پەیام ڕوون نەبێ کاکە جەماعەتی ئیدارە من ئاگام لە سەعات نییە کاک مێرەبان لەکوێیە کەی تەواو بوو میشارەیەکم بۆ بکە بڵێ 2 دەقەمەوە باش وەڵام من بە تەمای نیو سەعاتی تر بوو ئەم پەیامداریە بە ڕێزان ئینشەڵا کورتیەکەمەوە قورئان دیاری کردو ئەم پەیامە چۆن بگا بە ڕێزان زۆر گرنگە تکاتان لێکەم ئەم ئایەتە لەبەرکەن سەرەتای سوورەی تەبارەکە سۆربەتانە بێ لەبەرتان بێ هو الذي خلق الموت والحياة ليبلوكم لەبەرتان کردەوە بەس وەکو مەلای بێ عەمەل ئیشتان پێ نەکرد ئەزانن تەفسیری ئایەتە زۆر موهیمە ئەفەرمێت خوای گەورە مردن و ژیانی دروست کردووە بۆ ئەوەی ئێوە تاقیب بکاتەوە کامتان باشترین کار ئەنجامەدەن ئەحسەن و عەمەلە جارێ ئەمە هینەکەیە بیرۆکەیەک لە ئەوروپا پێڵێن باشترین سیناریۆ هەر بەرهەمێکی تەکنۆلۆژیە بێ مەسەلەن بۆ نمونە مۆبایلێک فەرزکەین ئەمە مۆبایلە مۆبایلەکەم پێ نییە ئەنێ مۆبایلێک دروستکەن دە مهەندیزیێنن بە ئەندازیار ئەڵێن باشترین دیزاینمان بۆ بکەن مواسەفاتێک ئەڵێن کامێرەی ئەوە نەبێ و سەوتی ئەوە نەحەساس بێ و بەرگەکەی وابێ و شاشەکەی هەستیاریەکەی وابێ و تۆکمەی مەوادەکانی وابێ خلاصە ئەوان داوا لەم دەکەسە ئەکەن باشترینمانەوێ تەوان خۆیان لای خۆیان مواسەفاتی بە باشترینیان نووسیوە دوای هەردەیان دیزاینە گێننەوەڵن ئەمە نمونەی ئێمە نۆیان ڕەفزەکەن یەکێکیان قبوڵەکەن ئەوە پێڵێن ئەحسەن ئەحسەن ینی باشترین اسم تەفزیلە لە عەرەبیە ینی باشترین خوا فەرمێ ئێوەمان دروست کردووە تا باشترین کار ئەنجام بدەن یعنی ئەگەر خوێندکاری باشترین خوێندن بکە ئەگەر مامۆستای باشترین فێرکاری بکە ئەگەر مهندسی باشترین ئیشی ئەندازیاری بکە ئەگەر دکتۆری باشترین هەموو هەر باشترینە یەکێمان واگەی وەزیفە ئەین بە تەلەبەی نووسێتەوە حال یەکە بە جۆرەی نووسێتەوە یەکێ 3 دیاڕی پەڕانەوە یەکێ 2 دیاڕی پەڕانەوە یەکێ ئەڵەی تەنگی پێڵچنراوە هەمووی ترنجانۆتە یەکێ خاڵبەندی ناکا یەکێ دەستی خەتی ناشرینە کێ وەکو ئەوەی کە پێڵێن ستانداردی نووسین بنووسێ واروەها ئیشەگەیەن بەسەرمانە ئەنجامی بن کێ ئەچێ دەرەجە سەدەکەی بکات کە قورئان داوای سەدەکەی کردووە و بە نەکیرەی ژێناوەتی ئەحسەن و عەمەلەن ئەو دوو تەنوینەکە لەسەر عەمەلەنە پێڵێن تەنوینی نەکیرە بەڕێزان یعنی چی یعنی نەکیرە عادەتەن یعنی نەناسرا و نەزانرا و بۆچی یعنی هەر شتێک نەکیرە تەعمیمەگەیەنێ یعنی هەر ئیشێکتان کرد ئەحسەن و عەمەلەن هەر ئیشێکتان کرد جوانترینی بکەن بەداخەوە کۆمەڵگای خۆرەڵاتی ئیسلامی لە ئیشەکانی هەوای نەکرد ئەوروپا زوو کەوت بەسەر ئەم بابەتە بەتایبەتی دوای جەنگی جیهانی دووەم لە یابانەوە کە بڕیاریانە هەرچیەکەن جوانترین بکەن هەر سەناعەیەکەن باشترین سەناعەت بکەن لە سوید سیارەیەکەی وا بزانم ڤۆڵڤۆی ناوە سناعی سویدیە من خۆم لە سوید بووم لە خزمەت مامۆستا ئەحمەدی موفتی ڕەنگە بازێکتان بیناسن بانکخواز مۆدێلێکی سیارەی پیشان نەموتیم مۆدێلە وا ئەزانمنەوە 2008 بوو چونکە من 2001 بوو لەوێ بووم وتێم مۆدێلەیان لەم معرەزی منافەسەیە دانا وتیان ئەوەی هەڵەیە لەم مۆدێلە بدۆزێتەوە ئەوەندە دەفتەر دۆلار هەدیەیەتی مجرد بڵێ ئەمە هەڵەیە
ئەوەندە دۆلار دەفتەر دۆلار هەدیە دەنێ. برایە گێڕایەوە لەوێ لە خزمەت ئەو برایەنە بووین مامۆستا ئەحمەدی شتیا بوو. وڵا هەر یەکێ شتێکی وە تەبعاً ئەنواعی قسە کرد خۆ دەزانی خەڵک مهندیسە لە خۆیەوە یەکێ وتی ئاوێنەکەی وایە وتیان قسەی عیلمی بکە و ئاوێنە هەرە بێ وابێ. یەکێ وتی شینەکەی نزمە وتی قسەیاری نزم هەرە بێ وابێ لەوە ئەوانە ستانداردن عادەتەن. شتێکمان پێ بڵێ دەرەوەی ستانداردبوونی ئیشەکە بێ شتێکی عیلمی بێ. یەکێوتی کوشتنەکە قوڵەتێ چەقی کێوتی کوشتنەکە بەرزەوەی کێوتی شاسی وایە ئەنواعی قسەیان کرد. کوڕێکی گەنج دەستی بر بۆ قایشەکە ئاوا سوڕا هەمووتان ئەمەتان بەسەر هاتووە تۆ خۆ بەسی دەماری سنگ تۆ ئانازیێتیە بێ و وتی تخوا خز ئەمە زمانی ئەمەیە لە سەدەی بیستە ئەم قایشە بۆ ئاوا بکەی نەیە بەدەستەوە ئاخر کەی تەکنۆلۆژی ئەوە دواکەوتووە نەتوانی قایشەی دروستکە ئاوات کرد بێ بەدەستەوە. دەبزانە ئینسان ئەم ژیری ئەو کوڕا دەرەکەوێ هەم عەقلی ئەوروپی کە چۆن حازرن ئەوەنە دەفتەر نازانم چەند دەفتەر دۆلار بن بەم جوملەیە لیجنەکە وتیان ئافەرین وەڵاهی ڕاستەکە ئەو قایشە هەرکەس تۆزە دڵی نەخۆش بێ هەرکەس تۆزە سنگی ئازاری تیاابێ دەماری وەرە چرخەوە هەمووتان ڕەنگە بە سەرتان هاتوێ کە ئەتانێ خۆتان بەسن ئەزیەتانە دای بەزانم وتی وەرم بۆ سەیری سیارەی مۆدێلی 2000 بکە 2 ساڵ دوایەوە دانیشتین ئەوەمانە کرد بەبێ وەرچەرخان و ئەو ئەزیەت بوونە قایش پڕ بەدەسە هات نەک بڵێ بە ئۆتۆماتیکی ژەر وا تەرتیب کرا بوو نزیکی شان بوو ئاواتەگەرە هات ئەوی تر ئەوەیە بسوڕێتە بەما یەک خەلەل لەو مۆدێلە ئەویشیان لابرد تاوان هەموو جاروایان کردووە لە ئیشەکانە خۆتان هەموو جەماعەتی مۆبایلن ئەکسەر هەمومان نەکە ئەکسەرمان ئەزانن کە چ ڤێژنی سەیسەرێت و ئەو تەواو نەبوو ئەمیتریێت و ئەو مۆدل تاوانەوە ئەویتریێت و ئەمە تەتەوری عیلمیە ئەم فکرەی پێڵێن ئەحسن سیناریۆ هات لە ئەوروپا پێڵێن باشترین سیناریۆ ینی باشترین شێواز باشترین دیزاین باشترین خەریتە بڵێن نەخشە بۆ هەر شتێک هیچ تەکنۆلۆژی هەرچی قورئان ئەمەی لێ داوا کردوین لە هەموو شتێکە لێی داوا کردوون من 3-4 ئایەتان بۆ خوێنمەوە کە ئەمە پەیامداریەکە لێرا بەرجەستە بێتە مەسئولیەت ئەمانجداریمان باس کرد پەیامداریمان باس کرد بۆیە 5 دقەیترم بەرێ کاک مێرەبانە بۆ ئەوەی ئەمەش تەواو بکەین پەیامداری دوای پەیامداری مەسئولیەت دێ بەرپرسیارەتی دێت بەرپرسیارەتیەکە ئەوەیە تۆ ئەحسن عەمەل بکەیت لە قسەکردنا فەرمێ وەقل لعیبادی یەقولوا التي هي أحسن لەوێ وتی باشترین کار لێرەش ئەڵێ باشترین قەول وانە یەقولوا التي هي أحسن جوانترین باشترین قسە بکەن الذين يستمعون القول فيتبعون أحسنه لە گوێگرتنیشا فەرمێ باشترین ببیسن لێرا بۆ دەرەکەوێ کە مقارنەی بەعزێ بیستن تا بیستن هەیە بەشتی توڕەهاتەوە کاتێ باتە سەر بۆ بیستن هەیە گوێ لە محازەرەیەکی عیلمی باشەگرێ هەیە گوێ لە تەحلیلێکی گەورەی جوانەگرێ هەیە هەر یەکەی گوێ لە شتێکەگرێ بەس مهمەوەیە بێ باشترین بێ باشترینیش پێوانەی خۆی هەیە ئیتر ئێستا کاتمان نییە باسیکەین بەڵام دیارە سەر لەوانەیەکێ بڵێ مامۆستا گوێگرتن لە گۆرانەیەکی حەڵاڵ باشترینە بەڵێ باشترینە بۆ کاتی خۆی ئەویش پێویستە سعیەکی زۆرت کردووە محازەراتێکی باشە بیستۆ بێتاقەت بووی دانیشتوی مۆسیقایەک لێدەی کەس نەیوتوە ئەمە باشترین نییە چونکە بەو ڕەهاییە باشترینیشمان بۆی نابێ جاری وایە باشترین قورئان خوێندنە جاری وایە باشترین ڕۆمانێک بخوێنیتەوە جاری وایە تاقەتی هیچیان نییە باشترینەوەیە کە شتێک بخوێنیتەوە مەسەڵەن سوعبەتێکی خۆشی و حەڵاڵی تیابێ بۆ نمونە یا لە کارە خۆ باشترین کار نوێشکردنە مەسەڵەن ئایا هەموو جارە نوێژەکرێت جاری وایە نوێژ حرامە بکرێ دەست نوێژن نیە نوێژ حرامە بکرێ جاری وایە سەیرانە بێتە باشترین کار ئیسە من قسە ئەکەم باشترین کار بۆ من قسەکردنە باشترین کار بۆ ئێوە گوێگرتنە دوای 5 دقەیتر قەرارە ئێوە پرسیارکەن من گوێ بگرم منە بمە باشترین گوێگر ئێوە بنە باشترین قسەکرد لەبەرەوە نیسبیە ئەمە قانونی خۆی هەیە کە ئەوەش بابەتێکی جایە ئێستا کاتمان نیە لەوە زیاتر بڵێ
ئەوە وتمان لە گوێگرتنیشە باشترین، لە کارە باشترین، لە قسەکردنا باشترین. لە گفتوگۆ مناقەشە فەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. ئەوانەی خاوەن پەیامن خۆش دەریە خاکە ئەهلی کتاب هەر تەنامە بەس یەهود و نەسارا نیە، هەر کەس خۆی بە خاوەنی پەیامێک ئەزانێ ئەوە ئەبێ گفتوگۆی لەگەڵا بکەین. خۆ من ناچم گفتوگۆ لەگەڵ جەماعەتی نازانم بکەین، لا ئەدری. من هەر بڵێم چیوە هەر بڵێ نازانم، ئەمە ناگەین بە نەتیجە. بەس خاوەن کابرا خاوەنی پەیامێکە ئەڵێ گەردوون لە مەیمون دروست کرد، مرۆڤ مەیمونە، مەیمون کرمە، کرم سوتفاتۆ. ئەمە خاوەنی فکرێکە، با پوچە لای من، بەڵام خۆی بە خاوەنی فکرێک ئەزانێ. ئەفەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. يعني تووڕەمە بە جوێن مەدە قسەی زبر مەگە لێرە دەرەکەوێ منهەجی بانگخوازە بێت چۆن بێ. لەگەڵ ئەهلی کتاب کە یەهود و نەسارا بیگرە هەتا هەر خاوەن پەیامێکی ترەگرێتەوە باشترین قەول و قسەیان لەگەڵا بکە. ئەفەرمێ یا فەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن. نزیکی ماڵی یەتیوان نەکەوی ئللا بە باشترین شێوە نەبێ. ئەوە نمونە زۆر لە قورئانەوە کەمێکێتی. ئەم مەسئولیەتە بەڕێزان بە کورتی کۆتایە بڕگەمانەوەیە، هەندێک جار فەردیە خۆت ئەنجامی ئەدەی ئەرکی مەسئولیەتەکە، هەندێک جار جەماعیە. ئەگەر باسی ئەرک بکەین، ئەرکەکان ئەگەر من باسی ئەرکی بەڕێستان بکەم لە 180 شتی شخصی خۆتانە، لە 120 ئەمێنێ بێتە ئەرکی هەرەوەزی، ئەرکی تەعاونی لەگەڵ دایک و باوک، لەگەڵ کۆمەلگا، لەگەڵ خێزان، لەگەڵ ڕێکخراو، لەگەڵ حیزب، لەگەڵ گروپێک چوزانم لە ئەو کارانەی کە خۆبەخشین عادەتە نەکرێن. لە 120 کاتت مێشکت ئەگرێ ئەمانە، ئەوی تری هەمووش مەسئولیەتی شەخسیە. نوێژی خۆت باشکەی، تاعەت و عیبادەتت باشکەی، پەیامی ئیسلام بخوێنیتەوە، گوێ بگری، چوزانم هەڵسی بازێک کاری بۆ خۆت باشن، حەجە، عومرەیە، زەکاتە، سەرفیترەدانە، فڵانە، ڕۆژوگرتنە، ئەمانە شتی شەخسین خۆ دەیکەی. بەس هەندێکی بێتە جەماعی بەڕێزان. لەبەرەوە لە 100% ئەرکە ئیسلامیەکان بە تەنیا بەجێ ناهێنرن. بەشێکی پەیوەندی بە دیگەرانەوە بە کەسانی ترەوە هەیە، لە دەرودراوسێ، لە خزم و کەسوکار، لە هاوکاران، لە هاو ئامانجان، لە هاو پیشەکان تا ئاخر. لەبەرەوە ڕۆڵی تا گرنگە، ڕۆڵی جەماعیش گرنگ، یعنی ئەتوانی هەم خۆت بە شێکی زۆرەکەی ئەنجام بەی، هەم کە ئەمای تر ئەمان بخاتە سەر بابەتێکی تر باسی مەسئولیات و دابەشکردنی مەسئولیات و ئەرکەکان. ڕاستیە سێ محازەرە بوو کردم بە یەک بۆتان بۆ ئەوەی لەگەڵ بابەتی حیزبی ئیسلامیەکە یەک بگرێتەوە. ئەمە پایە ئەساسیەکانی فکری ئیسلامی لای ئێمە. بابەتی فکری ئیسلامی هاوچەرخەکە کە بێتە قەیدی سێیەم وتم لە بابەتە جوزئیەکانایە. ئەوە پەیوەندی بە ینی پەیوەستە بە باسی مطالعە و خوێندنەوەی زیاتری خۆتان بۆ جۆری سیستمی حکم، قەزایی سیاسی، قەزایی هونەری، قەزایی ئیداری. ئەوانە قەواعید عامەمانەیە، چەند ڕێسایەکی گشتیمانەیە، لە ژێر تیشکی ئەو ڕێسا گشتیانە ئەتوانی گۆڕانکاریەکانیش دەرگ بکەیت. بەم قەدەرێک تفاکەین ئەگەر پرسیارێک شتێک بوو لە خزمەتانین، ئەگەرنا ئیسراحەتتان ئیسراحەت وەرگرن. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.